دوای زیاتر لە 80 ڕۆژ بەردەوامی بایکۆتی وڵەکانی خوێندن لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە مامۆستایان لە هەوڵدان ڕێگە چارەیەکی دیکە بگرنە بەر تا مافەکانیان بەدەست بێنن بۆ مەبەستەش لە سیمینارێکدا تاوتوێ هەنگاوەکانی دوای بایکۆت دەکەن. هاوکات پسپۆڕانی بواری پەروەردە و فێرکردنیش ڕای دەگەێنن. پرۆسەی خوێندن لە لێواری مەرگدایە. خۆی ئەوە فشارێکی دەسەڵاتە کە خۆی فەشەلی هانێەوە لە ئیداری خەڵک، فەشەلی هێناوە لە بەدەمەبوونی جامیعات، بەدەمەبوونی زانست، ئەیەبێت شتێ بکات ینی کردنەوەیەک بەبێ ڕۆح، بەبێ جەوهەر، بەبێ بنەما، بەبێ ناوەڕۆک بکرێتەوە. چونکە ئێمە وەکو ئەکادیمی قەت ناتوانیت تۆ سێ مانگ و ئەمانە تەعویزکەیتەوە، دوایی شتێک دەرەچێت تەلەبە بەبێ مستەوا، بەبێ هەست، بەبێ ئامادەبوونی نەفسی، لەبەرەوە تەندروست نابێت و فاشی لەبێت لە 100%. وەزارەتی پەروەردە و بەشێک لەلایەنە سیاسیەکان دەیانەوێت بە هەر شێوازێک بێت دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیاندا بکەنەوە و ئەگەر بەڕووکەشیش بێت پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە. هاوکات مامۆستایانی زانکۆش ڕای دەگەێنن حکوومەت بەرپرسی یەکەم و کۆتاییە لە چارەسەرکردنی داواکاری مامۆستایان و با تەنهاکردنەوەی دەرگای قوتابخانە و زانکۆکانیش ناتوانێت نەوەیەک پێ بگەێنێت کە ئاسێکی زانستی شیاوی هەبێت. دەرگاکانی کردنەوەی دەرگاکانی خوێندن واتە بەخشە بۆەوەی کە زانکۆ ڕێڕەوی زانستی خۆی گرتوۆتە بەر و ئایا زانست لەوێ بەخشێ بە خوێندکاران و خوێندکاران فێرە بنتیایە. من ئەڵەم بە پێچەوانەوە نەخێر ئەوەی کە ئێستاە شتێکی شکلیە، شتێکە لە ڕواڵەتایە کە ئایا خەریکە دەوام دەست پێکاتەوەوان ئیسیغالی چەند شتێکیان کردوێت چێلەوانە ئەو خوێندکارانی کە تازە هاتوونەتە ناو زانکۆوە فشارێکی زۆر هەیە لە ڕێگای ڕێکخراوە حیزبەکانی خۆیانەوە کە بە ناوی ڕێکخراوی خوێندکاران و قوتابیان و هەروەها نوێنەرانی مامۆستایانی حیزبنی ئەو پەیامی کە هەیەی لە زانست و لە فێرکردن بیگەینە بە خوێندکاران. هاوکات بەشێک لە مامۆستایان چوونەتەوە هۆڵەکانی خوێندن و بەشێکی دیکەشیان لە بایکۆت بەردەوامن. تا ئێستاش وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم جگە لە دیاریکردنی بڕی 100 بۆ 150,000 دینار بە ناوی هاندانی مامۆستایانەوە هیچ هەوڵێکی دیکەی بۆ چارەسەرکردنی کێشەکان نەداوە. لە بەرامبەر جێبەجێکردنی داخوازیەکانی مامۆستایانیش بێوەڵام و بێدەنگە. هاوکات بەردەوامی ئەم دۆخەش وا دەکات چارەنووسی ساڵێکی خوێندنی قوتابیان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بفەوتێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.